شتانی کە پێویستن بۆ یاپراخەکەمان پاقلەیە، گەڵامێوە، تەڕەپیازە، دۆیە یا ماست بەپێی یارزوی خۆت، هەروەها شویتە بۆمان ئامادە کردووە. پاقلەکەشمان کەمێک بۆ زەر کردووە، نابێت زۆر زەر بێت، ئەوەنەی کە کوڵا ینی بەپێی خۆت ئەزانی کە چەندێکی پێویستەکە کوڵا. پاقلەکەمان بۆ کوڵاندوو کینە بنی مانجاڵەکەەوە. هەشە بەهارات و شتی تێ ناکات، یانی ئەوێت سادە بێت، بەس ئێمە بەپێی حەزی خۆمان حەزەکەین بەهاراتی تێ بکەین. ئەمە بیبەری ڕەشە بەپێی پێویست، هەروەها ئەمەش بەهاراتی یاپراخە تامی خۆشەکە، ئەمەش زەردەچەوەیە بەتەنها، ئەمەش بەهاراتی تێکەڵەیە، پێڵەن حەودەرمانە. دۆکەمان خستە بەپێی حەزی خۆت، تەنها یەک پەرداخ بەسە. دوای ئەوە جوان کەرستەکان لەگەڵ برنجەکە تێکەڵ ئەکەین، دواتە دەسەکەین بە پێچانەوە. هەموو برنجێک ئەتوانی یاپراخی پێ بکەی، بەڵام برنجی خەڕ یا برنجی کوردی خۆمان زۆر بەتامە بۆ یاپراخ. یاپراخی زۆری پێ ئێوارە بەرهەمەکەی خۆی دانێکی بچوو بۆ بکەم بۆ ئانا. دوای ئەوەی ژینۆخان یارمەتی لە بەشێک لە هاوسێ و دراوسەکانی وەرگرت و هەم بە تیرێک دوو نیشانەیە شکان، هەم یاپراخەکەی لەگەڵ ئەوانە تەواو کرد یا خۆیان تەواوی کرد پێیان، لە هەمان کاتیشدا دەمەتەقەی و بەسەرکردنەوەی هەواڵپرسینێک و باس و خواسێکی گەڕک و چیترتان کرد؟ باسی ڕشتی ڕۆژانە و کاروبار و ئیتا گەڵامەوەکەمان گەیشت بەچی؟ ئێستا گەڵامەوەکەمان تەواو بووە، بەزەما ئاوی تێکەین و بیخێنە سەر، دواتر ئاوی تێکەین و خێنە سەر کاتێکی بۆ دانین هەتا کوڵ ئەیە ئەبێ ئاگرەکەی بەرز بێت، دواتر کچی ئەەکەین. ئێمەش بەردەوامە بین لەگەڵ ژینۆخان بۆ ئەوی بزانین بەرهەمی چەند کاتژمێر هەوڵدان لەگەڵ گڵامێ و بەچی دەگات. ماسەردار خێنە سەر ئاگرێکی تۆزێک سەریا بێت، دواتر کە سەری لێ نەگراوەکەی چنی بوو ئەو کاتە کزیەکەین و بە ئیسراحەت تا دەماکێش خاڵکەتانیشی خۆش بێت.